ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn and Explore. لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باس لە 4 وشەی زۆر گرنگ دەکەین کە لە کاتی قسەکردندا زۆر پێویستمان دەبێت. لە کاتی سیرکردنی فلیم یاخود قسەکردن لەگەڵ کەسێکی ئەمریکیە بەدڵنیاییەوە گوێت لە ئەم قسانە دەبێت، بۆیە پێویستە بیانزانیت. یەکەم وشەیان گارە. گارە کورتکراوەی وشەی got to واتە پێویستە یاخود دەبێت، بەڵام لە کاتی قسەکردندا هەردوو وشەکە کۆ دەکەنەوە و لە بری ئەوەی بڵێن got to ئەڵێن گارە. بۆ نمونە ئەڵێ I gotta go. I gotta go واتە پێویستە بڕۆم یاخود دەبێت بڕۆم. یاخود ئەڵێ I gotta study. I gotta study پێویستە سعی بکەم. یاخود ئەڵێ we gotta think about other alternatives before we make the decision. We gotta think about other alternatives before we make the decision. واتە پێویستە بیر لە بەدیلی تر بکەینەوە پێش ئەوەی بڕیارەکە بدەین. ئەم وشەیە زۆر گرنگە و بەدڵنیاییەوە لە کاتی قسەکردنا گوێبیستیە بین. وشەی دواترمان wanna. wanna کورتکراوەی هەردوو وشەی want to واتە دەمەوێت، بەڵام لە کاتی قسەکردنا ناڵێیت want to بەڵکو ئەڵێیت wanna. بۆ نمونە ئەڵێیت I wanna read a book. I wanna read a book واتە ئەمەوێت کتێبێک بخوێنمەوە. یان نمونەیەکی تر ئەڵێن I wanna be a doctor. I wanna be a doctor واتە ئەمەوێت ببم بە دکتۆر. یاخود ئەڵێ I wanna learn English. I wanna learn English ئەمەوێت ئینگلیزی فێر بم. وشەی دواترمان gonna. gonna کورتکراوەی وشەی going to کە بۆ داهاتوو بەکارهێنرێت. بۆ نمونە ئەڵێن I'm gonna show you my new car. I am gonna show you my new car. سیارە نوێیەکەمت پیشان ئێم. یاخود بۆ نمونە ئەڵێن I'm gonna beat you. I am gonna beat you واتە لێت ئەبەمەوە. بۆ نمونە لەگەڵ هاوڕێیەکدا یاریەک ئەەکەیت، لە پێش ئەو یاریەکە دەست پێ بکات پێڵێ I'm gonna beat you واتە لێت ئەبەمەوە. کۆتا وشەی ئەمڕۆمان ئەم وشەیەش کورتکراوەی وشەی will، بەڵام لە کاتی قسەکردندا کەمتر will بەکارهێنرێت بەڵکو ئەڵێ بۆ نمونە ئەڵێن We'll talk later. We'll talk later واتە دواتر قسە ئەکەین. لە کاتی قسەکردنا لە بری ئەوەی بڵێیت We will talk later ئەڵێیت We'll talk later. یاخود نمونەیەکی تر ئەڵێن I'll call you in 5 minutes. I'll call you in 5 minutes واتە 5 دقەی تر تەلەفۆنت بۆ ئەکەمەوە. یاخود نمونەیەکی تر They'll be here tomorrow. They'll be here tomorrow واتە سبەینێ لێرە ئەبن. بۆ ئەوەی ئەو وشانەی کە ئەمڕۆ باسمان کرد دەربڕینەکەی بە تەواوی فێربن، پێویستە خۆتان پراکتیسی لەسەر بکەن و وشەکان چەند جارێک بڵێنەوە. بەم شێوەیەش کۆتاییمان بە ڤیدیۆی ئەمڕۆمان هێنا، بەو هیوایی کە سوودی هەبێت بۆتان و ئەگەر ئەم شێوازە ڤیدیۆتان بەدڵە لە کۆمنت ئاگادارمان بکەنەوە. تاوەکو ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.